هەر ڕیکلام و پۆستەرێکی هەڵبژاردن ناوچەی کوێری لە شۆفێر گرت بێ دەم و دەست لای دەبەن. لەلایەکی تریشەوە لە سلێمانی سەرجەم مڵکەکانی کۆمپانیای چاوی فرۆشران بە کۆمپانیایە کەمانەوە چەناوڵێکی دیکەم بۆ هێناون. سڵاوتان لێبێت. ئەم جارەنا بەس جارێکی تر بەرچاوی هەر شۆفێرێک بگرن کاندید و قەوارەکە دەدەین بە دادگا. ئەمە ڕای هاتوچۆی گرمیانە و ئەمڕۆ تیمیان نارد هەر پۆستەرێکی بانگەشە ناوچەی کوێری بۆ شۆفێران دروست کردبوو لەسەر شەقام لایەن بر. سامان عەلی وتەبێژی هاتوچۆی گەرمیانە ئەو بە 964 وت تەنیا ئەمڕۆ 6 پێشێلکاریمان تۆمار کردووە و پۆستەرەکانمان لەو شوێنانە لابردووە. زۆرینەی ئەو پۆستەرانەش لە یوتێرنەکان دانرابوون. هاتوچۆی شارەکە تا کۆتایی بانگەشە لەو هەڵمەتانەی ناوەستەیە و تەبێژەکە دەڵێ ئەو کاندیدانی پێشێلکاریان کردووە بەڵێننامەیان پێپڕ دەکەینەوە کە دووبارەی نەکەنەوە لە ئەگەری دووبارەکردنەوەی سکاڵایان لەسەر تۆمار دەکەین و دادەین بە دادگا. کۆمپانیایەک بە ناوی بڵبەر بوو بە خاوەنی 6 مڵکی کۆمپانیای نالیا و چاوی کە وەزارەتی دارایی و ئابووری خستیە موزایەدەوە و زیاتر لە 90 ملیار دینار بەهای کڕینەکەی بووە. لا بەڕێوەبەراتی جێبەجێکردنی دووەمی سلێمانی موزایەتەکە کرا و نوێنەری وەزارەتی دارایی لەوێ بوون. سەرجەم مڵکەکان ئەو دوو کۆمپانیایە کە ژمارەیان 6 مڵک بوو لەلایەن کۆمپانیای بڵبەر کردرانەوە کە خاوەندارەتەکەی بۆ کەسێک بە ناوی ئاکام محەممەد دەگەڕێتەوە. ڕۆژی 3 2025 وەزارەتی دارایی و ئابووری ڕایگەیاند بەڕێوەبەراتی جێبەجێکردنی دووەمی سلێمانی لە ڕێگەی زیادکردنی ئاشکراوە هەڵدەسێت با فرۆشتنی سەرجەم ئەو مڵکانەی بە ناوی کۆمپانیای چاوی تۆمارکراون. فرۆشتنی ئەو مڵکانان لە بەرامبەر ئەو قەرزەیە کە نزیکەی 92 ملیار دینارە و لەسەر کۆمپانیاکە کەڵەکە بووە. ئەبێ شۆفێران نزای ئەوە بکەن هەر تووشی ڕووداوبوون بەرامبەرەکەیان بارهەڵگر نەبێ چونکە دەزانن زیانەکەی هەروە ئاسان نییە. ئەوە تا لەسەر ڕێگەی سلێمانی بۆ چەمچەماڵ بارهەڵگرێک ئەم بەیانی کۆنتترۆلی لەدەستدا و بۆ هۆی پێکدادانی 7 ئۆتۆمبیل و بەهۆیەوە 3 کەس بریندار بوون. شێرزاد محەممەد لە ڕاگەیاندنی هاتوچۆی چەمچەماڵ بە 964 وت بارهەڵگرەکە کۆنتترۆلی لەدەستداوە تا گەیشتووە بەوەی پێکدادان ڕووبدات و 7 ئۆتۆمبیل لە جۆرەکانی نیسان پاترۆڵ و پاس و تۆیۆتا کامری پێک بدەن. ئۆتۆمبیلێکی دیکە لا پردێکەوە کەوتووەتە خوارەوە. لەو ڕووداوەدا 3 کەس بریندار بوو بەڵام برینەکانیان سووکە. بە پێی دیمەن و وێنەکانی ڕووداوەکە بێت بارهەڵگرێک سەرەتا ئۆتۆمبیلێکی تایبەتی داوەتە پێشخۆی و دواتر لە پاسێکی داوە بەهۆیەوە ئۆتۆمبیلە تایبەتەکە کەوتۆتە ژێر پاسەکە و ئۆتۆمبیلێکیش لەسەر پردێکی ڕێگاکە کەوتۆتە خوارەوە و چەند ئۆتۆمبیلێکی تریش پەڕیونەتە لێواری ڕێگاکە. وانەبێژانی لادراو بە نیازی ئەوە نین زوو یەخەی حکومەت بەربدەن و جارێکی تر لە بەردەم ئەنجومەنی وەزیران گردبوونەوە و چاویان لەوەیە بڕیاری دامەزراندنیان بە شێوەی گرێبەست بۆ دەربچێت. ئەو وانەبێژە لادراوانان لە سەرجەم ناوچەکانی کوردستانەوە بەشداریان لا گردبوونەوەکە کردبوو. تەنیا یەک داواکاریان هەیە کە بە بڕیارێک سەرجەمیان دا بمەزرێنرێن. هاوشێوەی ئەو 38,000 وانەبێژەی ساڵی ڕابردوو کران بە گرێبەست و وەک خۆیان باسی دەکەن. ژمارەیان 500 مامۆسایە و دامەزراندنیان بارپرسی لەسەر حکومەت دروست ناکات. وانەبێژە لادراوەکان ئەو کەسانن کە ساڵانێک لە قوتابخانەکان وانیان وتوتەوە و دواتر بە هۆکاری جیاجا یان خۆیان وازیان هێناوە یان لادراون. سەرەتا ڕادەکێشم بۆ هەواڵێکی دیکە لە ماڵپەڕی 964 کە هەم ئێوارە بەڕێوەبەراتی گشتی حەج و عەمرەی هەرێمی کوردستان ڕاگەیەنراوێکی بڵاو کردەوە داوا لەو کەسانە دەکات و دەڵێت ئێمە دەستمان کردووە بە وردبینیکردنی ناوی حاجیان هەر تەسەورەکەن لە کۆتایی ئەم مانگە تیر و پشکیش بۆ ناوی حاجیان بکرێت بەڵام کێشەیەکیان هەیە زیاتر لە 6,000 کەس لە ڕێگەی وەتساپ و ڤایبەریشەوە نامەیان بۆ ناردوون ئەو کەسانی کە وردبینی کراوە ئاگاداریان کردونەتەوە کە زانیاریەکانیان بەشێکی هەڵەیە بۆیە هەڵەکان ڕاست بکەنەوە بۆیان بنێرنەوە. ئەوان دەڵێن حەج و عەمرە دەرێت ئەو 6,000 کەسە کە نامەیان بۆ ناردوون مەسجیان بۆ ناردوون تایسە وەڵامیان نەداونەتەوە و ئاگاداریان دەکاتەوە ئەگەر وەڵامیان نەدەنەوە و زانیاری هەڵەکان دروست نەکەنەوە ڕاست نەکەنەوە ئەوە ڕەنگە لە تیر و پشکەکە ماف و حەقیان بفەوتێ و لە لایەکی تریشەوە ئاماژە بەوە دەکاتەوە وەکو ئێستا لە کۆی 59,389 فۆرم 46,507 فۆرم بە تەواوەتی وردبینیان بۆ کردوون و دەڵێن ڕەنگە لە کۆتایە مانگا وردبینەکە بە تەواو بێ و تیر و پشک بۆ وەرزی حەجی ئەم ساڵیش
ڕابکێشرێت. ئەمە هەواڵەکانی ئەمڕۆ بوو، کاتێکی شات بۆ هەموو لایەک.